سبەینێ هەنگ هەڵبژاردننی پەرلەمانی هۆڵندایە دیارە ماوەی هەفتەیەکی زیاترە ماوەی 10 ڕۆژ زیاترە بانگەشەی هەڵبژاردن لە سەرانسەری وڵاتەکەدا دەستی پێ کردووە ڕکابەری لە نێوان دوو پارتی سەرەکیدا هەیە ئەویش پارتی سەرۆکۆزیرانە کە پارتی فەرمانڕەوایە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا سەرۆکۆزیران بۆ هەروەها لەگەڵ پارتێکی دیکە کە بە سەرۆکایەتی خەیرت فێڵدەرسە خەیرت فێڵدەرس پارتێکە کا دەتوانم بڵێم لە نێو هۆڵندایە بۆ ناسراوەکە پارتێکە دش بەهاتنی پەنابەران و دش بەهاتنی موسڵمانە بە شێوەیەکی سەرەکی بۆیە من دەمەوێت تیشق بخەمە سەر ئەوە کە لە 10 ساڵی ڕابردوودا سەرۆکۆزیران مارک ڕوتا کە پارتی یەکەم و لەگەڵ پارتی دۆما کە بە سەرۆکایەتی خەیرت فێڵدەرسە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە سەرۆکۆزیران بەڵێنی ئەوەدا کە بە هیچ جۆرە هاوپەیمانی نەبەستێ لەگەڵ ئەو پارتەیە کە پارتی دووەمە هۆکارەکەشی ئەوەیە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە کە باسی دەکات هۆکارەکەشی ئەوەیە ئەڵێ ئێمە لە چەندین بابەتی سەرەکیدا ناکۆکین بۆیە بە هیچ جۆرە هاوپەیمانی نابەستم بۆیە بەڵێنەکەی خۆشی بردووەتە سەر لە دوای ئەوەی کە دەنگی زۆر یاخود دەنگی ڕەها بەدەست ئەهێنێ لە هەڵبژاردنەکانە بە هیچ جۆرە هاوپەیمانی لەگەڵ خەیرت فێڵدەرسان نابەستێ بۆیە دوێنێ لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا دەتوانم بڵێم لە دیبەیتێکی تەلەڤیزیۆنیدا کە هەردوو سەرۆک پارتەکە چاوپێکەوتنیان کرد باس لەوە کرا کە لە چی حاڵەتێکدا پرسیاری ئەوە لە مارک ڕوتا کرا لە چی حاڵەتێکا تۆ ئەتوانی هاوپەیمانی ببەسی لەگەڵ خەیرت فێڵدەرسا بۆیە مارک ڕوتا وەک ڕابردوو جەختی لەسەر ئەوە کردەوە چەند مەبدەئێکەیە چەند بابەتێکەیە پێویستە خەیرت فێڵدەر دەست لەوانە هەڵگرێ کە ئەویشەوە دژایەتیکردنی پەنابەران و بە دیاریکراوی باسی لە پەنابەری مەغربی کردووە کە خەیرت فێڵدەرس باس لەوە دەکات کە ئەگەرە حکم بگرێتە دەست هەمویان یاخود بۆ نمونە جۆرێک لە جۆرەکان پاکتاوێنەکە یاخود دەتوانم بڵێم یعنی نایەن هێڵی لێرە واتا قوبولیان ناکە بۆیە بێ ئەوەی کە ترسی هەبێت مارک ڕوتا باسی لەوە کرد کە ئەو پێویستە دەسەڵگرێت لەو بابەتانە چەندی بابەتی دیکەشان وروژان کە ئەوەیە کە بابەتی پەنابەرانە بۆیە سبەینی هەڵبژاردنەکە بەڕێوە ئەچێت بە هەمان شێوە چەند کوردێک خۆیان کاندید کردووە لە چەند پارتێکی جیاواز و لە چەند ئایدیایەکی جیاواز بە هەمان شێوە خۆیان کاندید کردووە بۆیە لە چەند ڕۆژی ڕابردووشدا بانگەشەی بۆ ئەکرا لە سۆشال میدیادا بە هەمان شێوە بانگەشەی بۆ ئەکرا بە هەمان شێوە هەمویان لە بەلەدیەکانەوە دەتوانین بڵێم لە شارەوانیەکانەوە ئەو کەسانە کارتی دەنگدانیان بۆچەوە بۆیە هەڵبژاردنەکە جیاوازە لە ماوەی ڕابردوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو جیاوازەکەشی ئەوەیە کە بە هۆکاری کۆرۆنایە هۆکارەکەی ئەوەیە لە دوێنێەوە هەڵبژاردنەکە دەستی پێکرە دوێنێ و ئەمڕۆ هەڵبژاردن بۆ کەسە تایبەتەکان بوو کەسە تایبەتەکان و کەسانن کە بیرن یاخود بۆ نمونە کۆرۆنا مەترسێکی لەسەر ژیانیان دروست کرۆ بۆیە دوێنێ و ئەمڕۆیان تایبەت کردو بۆەوەی کاو کەسانە دەنگ بدەن بە هەمان شێوە ئەو کەسانەی کە تەمەنیان سەروی 70 ساڵە دەتوان لە ڕێگای ئۆنلاینەوە دەنگ بدەن وێبسایتێکی تایبەت بە ئەوان کرابووە بە هەمان شێوە ڕێکارێکی دیکەش گیرا بۆ بەر بۆ کەسانەی کە بە هەمان شێوە ناتوانن بڕۆ دەنگ بدەن ئەتوانن بریکارنامە بۆ کەسەکانی دیکان بکەن و بڕۆن بە بریکارنامە دەنگ بدەن زۆرێک لە هاوڵاتیان لێرە بە بریکارنامە چووکە پیر و پەکەوتیان زۆرە بە هەمان شێوە لە ڕێگای بریکارنامەوە دەنگدەن بە هەمان شێوە سبەینی هەڵبژاردنەکە بۆ خەڵکی ئاساییە ڕێکاری با بڵێن دژ بە کۆرۆنا ڕێکار و ڕێنمایەکان دراوە بە هاوڵاتیان چۆن بڕۆن دەنگ بدەن بە شێوازێکە مشتەکان ڕێکخراوەتەوە بە هەمان شێوە دەمەوێت من باسی ئەوە بکەم کە ڕکابەرێکی زۆرێ لە ماوەی ڕابردوودا ڕاپرسیش کراوە لە نێوان ئەم دوو پارتەیە پارتەکەی مارک ڕوتا کە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی 10 ساڵدا سەرۆکۆزیرانە بە هەمان شێوە یەکەمی هێناوە لە ڕکابەری ڕاپرسیەکەدا لەگەڵ پارتەکەی خەیرت فێڵدەرس بۆیە لە ئێستادا چاوەڕوانی ئەوە دەکرێت ئایا ئەم دوو پارتە کامیان یەکەم ئەێنن کامیان ئەتوانن حکوومەت تەشکیل بکەن و لە ماوەی ڕابردوودا کە حکوومەتیان تەشکیل کردەوە من دەمەوێت زۆر جەخت لەسەرەوە بکەمەوە کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە کە باس ئەوە دەکەن بە هیچ جۆرە هاوپەیمانی نابەستێ بەڵێنەکانی خۆیان بردوۆتە سەر لە کاتی تەشکیلکردنی حکوومەتە مارک ڕوتا بە هیچ جۆرە قوبولی نەکردووە کە سەرڕای ئەوەی کە پارتی دووەم پارتی با بڵێن زۆرترین کورسی هەبوو توانێتی باشترین حکوومەت پێک بهێنێ بەڵام بە هیچ جۆرە ئامادە نەبووە کە باسی لەوە کرد کە ئەو بەڵێنەکانی خۆی ئەباتە سەر چونکە لە کاتی بانگەشەکاندا باسی لەوە کردەوە کە بە هیچ جۆرە هاوپەیمانی نابەسێ لەگەڵ ئەو پارتیا کە پارتی دووەمە بۆیە من سبەینێش لەگەڵتانە دەبم لەگەڵ لە هەڵبژاردنەکەدا بزان هەڵبژاردنەکە چۆن بەڕێوە ئەچێ ئەچمە پێش شارەوانیەکان بزانین هەڵبژاردنەکە چۆن بەڕێوە ئەچێ بەڵێ ئازاد سوپاس بۆ تۆ بێوەم کە نوێترین زانەرەکان لە کاتی هەڵبژاردنەکە و شێوازی دەنگدانی دەنگدەرانی هۆڵندا بۆ بینەرانی نارتی بگوازیتەوە بەردەوامین